وەزارەتی سامانە سروشتیەکان داوای کردووە پشتیوانی مانگانەی سوتەمەنی سەمونخانە و نانەوەخانەکانی هەرێم ڕابگرێت. وەزارەتی سامانە سروشتیەکان داواکەی لە ڕێی نووسراوێکەوە ئاڕاستەی ئەنجومەنی باڵای نەوتوغاز کردووە و تێیدا هاتووە بەهۆی قەیرانی داراییەوە حکومەت لە توانای دانیە بەردەوام بێت لە پێدانی سوتەمەنی پشتیوانی تایبەت بۆ نانەوەخانە و سەمونخانەکان. گەچی تا ئێستا بڕیارەکە نەچۆتە بۆ جێبەجێکردنەوە، بەڵام بەشێک لە خاوەنی نانەوەخانەکانی لێ ئاگادار کراوەتەوە دەڵێن ئەو بڕیارە لە بەرژەوەندی هیچ لایەک نییە و قەیرانی بەرزبوونەوەی نرخی نان و ئارد بە دوای خۆیدا دەهێنێت. گەوهابی ئەو وەزنەی ئێستا دەبڕین 210 غرامە هادێ دەبیت 150 غرامەوە 160 غرامی ببڕین ئەو گوتک بکەینە نان ئەگەر لۆمان دەرناین. هەر نانەوەخانە و سەمونخانەیەک مانگانە بڕی 1600 لیتر نەوتیان پێ دەدرێت لە بەرامبەر کێشی 210 غرام بۆ هەرنانێک. ئەو نانەوەخانانشی دوو تەندوریان هەیە بڕی 2600 لیتر سوتەمەنی وەردەگرن. لەقی هەولێری سندیکای کشتوکاڵ و خواردەمەنی بێ ئاگای خۆی لە بڕیارەکە دەردەبڕێت و دەڵێت بە فەرمی لەو بڕیارە ئاگادار نەکراونەتەوە. هاوکات هۆشداری دەدات لە چوونە بواری جێبەجێکردنی بڕیارەکە و دەڵێت دەنگی ناڕەزاییمان بێدەنگ ناکرێت. دەنگی ناڕەزایی ئێمە ڕۆژدام کەم نابی لەبەرەوەی نان و سەمون ئەگەر لەو شارە نەمینەیان ڕۆژێک دابخرێتی ئیش دەکات کارەسات دەبی پێوانی حکومەتیش بڕیاری وا بداتن وەشتی واش قبول بکاتن. نووسراوەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان لە کۆتایی مانگی نیسان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران و وەزیری هەرێم بۆ کاروباری نێوان پەرلەمان و ئەنجومەنی وەزیران کراوە. بەڕێوەبەراتی گشتی چاودێری بازرگانیش دەڵێت تا ئێستا پێدانی سوتەمەنی بەنانەوەخانەکان بەردەوامە و هەر کات بڕیارەکەیان ئاڕاستە بکرێت پابەند دەبن پێیەوە. دەربارەی بڕینی سوتەمەنی لە نانەوەخان سەمونخانەکان تاکو ئەمڕۆ کە چاردەی شەشە ئەمە بەردەوامی لەدا بەشکردی سوتەمەنی و هیچ نووسارێکمان بۆ نەهاتیە و هەر بڕیاش بێتن ئەو کاتە ئاگاداری سەر و خۆمان دەکەین. لە سنووری پارێزگای هەولێر 1300 نانەوەخانە و سەمونخانە بوونیان هەیە و جێبەجێکردنی ئەو بڕیارە بەپێی قسەی خاوەنەکانیان ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونەوەی نرخی نان و ئەمەش هۆکارێک دەبێت بۆ ئەوەی وەک بازرگان مامەڵە بکەن. شێماجاف، NRT هەولێر.